پێم وایە زاهیر ئەکتەرێکی ئەوەندە نایاب بوو هیچ ئەکتەرێک نییە بتانی جێگای زاهیر عەبدوڵڵای خۆشەویست بگریتەوە. ئینشاڵڵا لۆزاری دووەم کە لەوێ پێک دەگەین ئەو شتە جوانانە دەبینین. هەموو خەڵکم خۆش دەوێ مادەم ژیانم خۆش دەوێتن کەواتە هەموو خەڵکیشم دەبی خۆش بوێتن. دەمێت لە سەرگۆڕی مامۆستا زاهیر عەبدوڵڵا چیتان بیردێنێتەوە کە دوای ساڵێک هاتوونەتە سەرگۆڕەکەی؟ بەخێر بێن بەناوی خوای گەورە و مێرەبان هەزار ڕەحمەت لە گۆڕی هونەرمەندی گەورە کاکە زاهیر عەبدوڵڵای خۆشەویست. کاکە زاهیر خۆشەویستی هەمووان بوو، هونەرمەندێک بوو، هەموو خەڵک خۆشی دەویست و ڕۆژێک لە ڕۆژان بێدری هیچ یەکمانی نەکردێ و هیچ یەک لە هاوڕێکانی ئەگە بە سوتفە عادش کرد بیتن. کاک زاهیر بەس هونەرمەند نەبوو، سیناریست و نووسەرێکی گەورەش بوو. کاک زاهیر نیشتیمان پەروەرێکی گەورە بوو. کاک زاهیر کابرایەک بوو چەندین ساڵ لە سزنی بەس ژیانی بەسەر برد کە یەکێک بوو لە شانە نهێنیەکانی شاری هەولێر لەوێ کاری دەکرد و دوایش کە ئاشکرا بوو ژیران، بەڵام لە سایەی خوا دوایی بەربوو چوو بۆ پێشمەرگە و ملتحەقی بە شاق کرد. کاک زاهیر کە لە هەر ئیشێک بەشداری دەکرد ئەگەر دەقەکەی جوان لێ نەکۆڵی باوە شێ لە پشتی ئەو دەقەیە چی لە پشت ئەو دەقەیە چیان ئەکتر بەشداری دەکاتن دەرهێنەرەکە کووە بەشداری هیچ ئیشێکی نەدەکرد ئەگەر بەخۆی 100% مقتەنیع نەبایە و ڕای لێ نەبایە. باشە مامۆستا کۆتا بەشداری مامۆستا زاهیر عەبدوڵڵا خوا لێ خۆش بوو فیلمی ئادیابین بوو. لە بەشی داهاتووی ئادیابین شنگرەوەی دەبێت؟ ئەم پێم وایە داخەکەم ئەوە بوو ئەو لە بەشی یەکەمی ئەدیابین ئیشی کرد، ئەمن لە بەشی دووەمی ئەدیابین ئیشم کرد، بەشداریم کرد. ئەو بەشداریەکەی منی نەدیت بەڵام منیم دیت. پێم وایە زاهیر ئەکتەرێکی ئەوەندە نایاب بوو هیچ ئەکتەرێک نییە بتانی جێگای زاهیر عەبدوڵڵای خۆشەویست بگریتەوە. بڵێ زاهیر برادری منداڵیمە، لە منداریەوە پێکەوە گەورە بووینەوە هەتا لە مارمان زۆر یەکتری نزیک بوو، هەر لە منداریەوە هاوتای یەک بوون، ئەوەندە خۆشەویست بوون لەگەر یەکتری. لە کۆڵان شەڕمان کردەوەمان کردێ خۆرخۆرانێمان کردیە، هەروەها لە قوتابخانەش لەگەر یەک بووینە، دوایش کاری هونەریش زۆرمان پێکەوە کردیە. لە ڕۆژانێکی ڕەش کاتی بەئەس پێکەوە ژیاینە و پێکەوە مەعاناتی خۆی دەزانم چیلۆ من باس کردیە. ئەو کە فیرار بوو لە ماڵێک کو دەژیا بە چ دەردەسەر یەک دەژیا کو ژیانی بەڕێوە دەبێت، چونکە کە زاهیر ئەو کاتی ژنومار و منداری هەبوو کە فیرار بوو. بەس ئەمن مەعاناتی ئەو ئینسانە عەزیمە ئەو ئینسانە جوانەی دەزانم. مامۆستا بەکرد چی هەیە لەبیرت نەچێت لە دڵت دابێت؟ هەموو شتە جوانەکانی زاهیرم لەبیر ناچێت. یادگارێکی تاو تایبەت بێت، ئاواتێک کە پێی نەگەیشت بێت. زاهیر ئاواتی ئەوە بوو ئەو هەولێرە ڕۆژ لە دوای ڕۆژ جوانتر بیتن، ئەوەندە شاری هەولێری خۆش دەویست حەزی دەکرد دقەک لە شاری هەولێر دوور نەبیتن، چونکە دەزانم چەند مەعاناتی کێشایە کە دوور بووە لە هەولێر، بەڵام ئاواتەکەی نەهاتە دی هەندێکی دیت. بەس ئیشاڵڵە بما باە ئەوانەی ئێستای شاری هەولێر ببینی کە برێن زاهیر ئەوە تا کوڕەکە دوا بەشداری لە ئەدیابین دەکات لە زیاتی تو لە بەشی دووەم و سێیەم، ئەوە تا منداڵەکانی تکەت هەریەکە لەو شارە جوانەی وا پەروەردە دەبن و بەرەو پێشەوە دەڕۆن. بەڵاخەوە ئەو شتانەی نەدیت. ئیشاڵڵا لۆزاری دووەم کە لەوێ پێک دەگەین ئەو شتە جوانانە دەبینین. زۆر باشە مامۆستا دەمێت ئەوش بزانم لە ماوەی ڕابردوو دۆخ تەندروستیت تا ڕادەیەک باش نەبوو، ئێستا چۆنیت؟ ئێستا ئەوە باشە ئەلحەمدوللا. ئەوە دووەم جارە دەچمە ئوردن، لە ئوردن
دوو جەرسەی کمیاویم لێدایە، دوو جەرسەشم مایە، ئەوانی تکەش تەواوی سیلی زەر هەیە لە هەولێر لێ دەدەم ئینشاڵڵا ئەو نەخۆشیش تێدەپەڕیتن و ئەروەهاشە ڕۆژێک نەخۆش دەکەوی و ڕۆژێکیش ئینسان بە ساغی دەژیتن و بە جوانی دەژیتن و لیاقەی بە قووەتە، بەڵام ڕۆژانێکیش هەیە نەخۆش دەبیت کە نەخۆشیش بووین دەچینە مارە گەورەی و چامان دەکەنەوە. ئینشاڵڵا مامۆستا گیان هەر تەندروست باش و ساغ و سەلامەت بی. بەشێک لەو با بڵێن کۆمنت و یان ئەو فیدباکەی کە خەڵک هەی بوو بە شێوازێکی ئەرێنی جەنابتیان دەبینی، چی وای کردووە ئەرێنی بی؟ وڵایە من دایمەن لەگەر هەموو خەڵک ڕوون زۆر خۆشە، هەموو خەڵکم خۆش دەوێ، مادەم ژیانم خۆش دەوێتن کەواتە هەموو خەڵکیشم دەبی خۆش بوێتن، چونکە ئەگەر ئەم ژیانم کە خۆشویست کەواتە هەموو ئینسانەکانی تکەشی ئەو وڵاتە ئەو وڵاتەی من هەموو خەڵکیان خۆش دەوێتن، ژیانی خۆیان خۆش دەوێ، کەواتە هەموو لایەکمان ژیانمان خۆش بێتن و ئەو ژیانە بە خۆشی و بە شادی بینە سەر ئەوەندەی مایتمان لە ژیان.